وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق لە راپۆرتێکدا چەند کۆمپانیایەکی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان تاوانبار دەکات بەوەی کە زیانیان بە عێراق گەیاندووە و بە ئەگەرێکی زۆرەوە ئەو کۆمپانیانە لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراقەوە سزا دەدرێن. وەزارەتەکە ئاماژە بە راپۆرتێکی نێودەوڵەتی کردووە کە تێیدا باس لەوە کراوە چۆن بەهۆی ئەو پلاتفۆرمە نایاسایانەی کە لەژێر ناوی ستریمینگ کە لەژێر پەردەی کۆمپانیا ناوخۆیەکانی ئینتەرنێتدا کار دەکەن و بەهۆیەوە نزیکەی 1 ملیار دینار زیان بە عێراق و وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق گەیاندووە. ناوی چەند کۆمپانیایەکی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان هاتووە و بە ئاگەرێکی زۆرەوە سزا دەدرێن. ئەوانیش پێک دێن لە نەورۆز تیلیکۆم لەگەڵ فاسلینک. بە ئاگەرێکی زۆرە ئەو دوو کۆمپانیایە لە هەرێمی کوردستان سزا دەدرێن بەهۆی ئەوەی کە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندنی عێراق دەڵێت کە زیانی بە عێراق گەیاندووە.